بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على نبينا محمد وآله وصحبه ومن والاه. سەبارەت بە پرسیارەکەتان دەربارەی کرانەوەی ئیفتتاحکردن و کرانەوەی کەناڵی پەیام، بەڕاستی یەکەم جار خوای گەورە فەرمێوە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب، یعنی ئەوانەی دروشمەکانی خوای گەورە بە بەرز ڕادەگرن، ئەوانە دەلالەتە لەسەرەوەی دڵیان پڕە لە تەقوا و لە علم و عیرفان ئینشاء الله لە خواناسی، ئێوەش لەوانن ئینشاء الله. دووهەم خوای گەورە فەرمێ کەس لەوە گەورەتر نیە ومن أحسن قولا ممن دعا إلى الله، کە بانگەوازی لە بۆ لای خواکەن، ئێوەش ئیش کارتان بانگەوازکردنە لە بۆ لای خوای گەورە. و پێغەمبەریش دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک شتێکی چاکە بکە ئەوانەی لە دوایوی چاو لەو چاکەیە بکەن، وەکو یعنی خێرەکە هەموو لە بۆی یەکەم دەگەڕێتەوە بەبێ ئەوەی یعنی ئەوانش بەقەدەر ئەو کەسە خێریان دەگەتێت کە ئیشەکەی کردێ بەبێ ئەوەی لە خێری دووەم و سێم و ئەوانە کەمبی خێرەکە لە بۆ یەکەمەش دەنووسرێ. کەناڵی پەیام یەکەمین کەناڵی ئیسلامی و دینی بوو هاتە مەیدانێ لە بۆ ڕوبەڕووبوونەوەی دووشتی زۆر گەورە. یەکیان شتی دەرەچی، دووەمینیان شتی ناوە. دەرەچەکە ئەوەیە ئەو ئیلحاد و ئەفکاری مثلیەت و هاوڕەگەزبازی و تریاک و فلان و بێوان بەڕاستی دەبێ ڕوبەڕووبوونەوەیشان هەبێ. پێپەیام ئەوەی دەکاوە شتێکی زۆر گەورەیە لەو مەیدانەیدا. دووەمینش لە ناوە خۆی مسلمانان هەندێک ئەفکاری زۆر تند هەیە کەوا بە ناوی ئیسلامەتی و مسلمانەتی هەندێک ئەفکاری تند بە غەڵەت ئیسلامەتی لە خەڵکی تێدەگەین، یان هەندێک ئەفکاری زۆر شل هەیە کە ئیسلامەتی لە خەڵکی تێدەگەین کە وەکەذالک جعلناکم ئومەة وسطا، پەیام ئەوەی گرتیە بە وەسەطیەت خەڵکی لە دینی خوای گەورە تێدەگەینی، لەوەش زۆر شتێکی گەورەیە. پێم وایە چ حکوومەت چ خوا پێداوەکان ئەگەر لە قسەی من تێ بگەن بە هەموو قوتی خۆیان دەبێ یارمەتی ئەو کەناڵی بدەن. لەبەرچی لەبەرەوەی ئەو شتانشتی هەدامن، مەسەلەی ئیلحاد و مەسەلەی هاوڕەگەزبازی و مەسەلەی مخدرات و ئەنجا مەسەلەی ئەفکاری تند و ئەوانە کەسێک کە ڕوو لەو مەیدانە ئیش بکات دەبێ زۆر بە جوانی دعم بکرێ، یارمەتی بدرێ، نەک کەناڵی وا هەبێ هیچ شتێکی چاک پێشکەش نەکا، مذیعەکانیان لە مدیری ئیذاعەیەکی ئەو هەدەوڵەمەندتر بێ و مانگانەکەی وی لە ئیذاعەیەکی ئیسلامی زیاتر وەربگرێ، حکوومەتیش دامی بکە لەسەر حسابی ئەو میلەتەی، ئەوەش خوا قبول ناکە. دوایە خەڵکانێک دەپرسن باشە من بۆ تەماشای پەیام بکەم، وەڵای ئەو دقەی کە پەیام بوویەوە ئەو ڕۆژانەی کە ئیعلانی بوونەوەی پەیام کرا مامۆستا عەبدولسەلام مەجید خوا لێی ڕازی بی جێم لێبوو ئیعلانی ئەوەی کردو مژدەیدا کە ئەو کەناڵ دەکرێتەوە. یەکسەر گریانم هاتو گوتم ئەوە بەریز ڕەنجی خوێنی شەهیدانە ئینشاءڵڵا بەلاش نەڕۆیشتەوە، شتێکی زۆر گەورە بوو پەیدا بوو. من دەڵێم دەزانی بۆچی تەماشای ئەو کەناڵە دەکەین، لەبەرەوەی کەناڵێکی ڕاستگۆیە. یەک دووەمینش لەگەر ئاکار و ئەخلاقی ئیسلامی دەگونجێ. کەناڵێکمان نەبوو پێش پەیام، کەناڵێک بە تەحەداوە، کەناڵێکمان چونکە سپێدەوە ئەوانە نەبوو، سپێدەوە ئامۆژگاریوان نەبوو، کەناڵێک نەبوو کە لەگەر ئاکار و ئەخلاقی ئیسلامی بگونجێ و هەروەها میدیایەکی ڕاستگۆ بێ. خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتان کە پێغەمبەریش فەرمووی صلی الله علیه و سلم من أصبح ولم يهتم بأمر المسلمين فليس منهم، هەر کەسێک لێ بیتە بەیانی وەگوێ بەوەی نەدا مسلمانچیان لێ هاتێ لە غەزە و لە ئەوانە کەسێکی وەکو پەیام بۆیان نەقل نەکەویان تەماشە نەکاتێ، ئەوە بەڕاستی ئەوە لە مسلمانان نییە، یعنی غەڵەتە، یعنی ئیسلامەتیەکەی تەواو نییە. خوای گەورە موفقتان کە، خوای گەورە بتان پارێزی و ئێمەش لەو خێرە بێ بەش نەکە یا ڕەبی. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.